بەناوی خوای گەورە و میهرەبان، مامۆستایانی ڕێزدار، میوانانی خۆشەویست، بەشداربووانی دەهەمین فیستیڤاڵی تاجی زێڕین، سڵاوی خوای گەورەتان لێبێ و هەموو لایەکتان زۆر بەخێر بێن. ئەمڕۆ هەمووان دڵخۆشین کە لە شاری قەڵای دێرین و منارەی بانگ و سەدای ئیمانەوە لە هەولێری ئیسلام دۆست و مەڵبەندی پێکەوە ژیانەوە گەشەپێدان دەهەمین فیستیڤاڵی تاجی زێڕین بۆ کچانی تازە باڵاپۆش بەڕێوە دەبات. گەشەپێدان وەکو قوتابخانەی پەروەردەی باڵا، وەکو سەنگەری داکۆچی لە ماف و شوناسی لاوان لە ڕێگەی 22 پرۆژەی سەرتاسەریەوە خزمەت بەنەوەکانی نیشتیمانەکە و لە بەردەم هەموو لادان و ناهەمواریەکە ڕاوەستاوە و مەدەنیانە تێدەکۆشێ تا نەوەیەک دروست بکە خواپەرست و نیشتیمان پەروەر و خەڵکویست بێت، نەوەیەک خزمەت بە مرۆڤایەتی لای عیبادەت بێت، نەوەیەک دروشمی ژیانی هیممەت بەرزی و سەماحەت بێ. خۆشەویستان، ڕێکخراوەکەتان لە ڕێگەی نووری جیهانەوە قوتابخانەی گەشەپێدانی کردووەتە ماڵ و هاوکاری قوتابیانیش بە ئەرکی سەرشانی خۆی دەزانێ و لە ئامادەییەوە تا بەرەو زانکۆ و دواتریش بەهاری دڵانی کردووەتە دیاری دەستی و ڕۆژێک لە ڕۆژان جیاوازی نەکردووە لە نێوان لاوەکانی نیشتیماندا و بە ڕۆحی بەرپرسیارەتیەوە لە ژیان و بوون و ئایندەیان دەڕوانێ. گەشەپێدان تاجی زێڕینی وەک سمبولێک بنیاد ناوە و ساڵانە لە ڕێگەی چەندین چالاکی جۆرا و جۆرەوە ڕێخۆش دەکات بۆ داکۆچی لە ڕەسەنایەتی و دینداری و ئازادی و ئیسلام دۆستی لای کچانی ئەمنەتەوەیە. گەشەپێدان لەم نیشتیمانەیە دژی بێبەهاکردنی خوێندن و مەعریفەیە، دژی بێکاری و دانەمەزراندنە، دژی کۆچی لاوان و بێئومێدکردنە، دژی ئیباحیەت و ئیلحاد و بێئینتیماییە، دژی دواکەوتنی موچە و لاوازکردنی کەرتی گشتیە، دژی بێسەروبەری و مادەی هۆشبەر و بێماریفەتیە. خۆشەویستان، بۆیە گەشەپێدان لە ڕێگەی تەواوی پرۆژەکانیەوە ڕێگری دەکات لە هەر لادانێک توانستی لاوەکانمان بەهەدەر بدا و پشتیوانیشە بۆ هەر چالاکی و بیرێک کە مرۆڤسازی و لاوپەروەری سەنتەری عەقڵ و ئەندێشە و کاری بێ. لە کۆتاییدا بۆ ئەمڕۆی تاجی زێڕین جارێکی تر ئێمە بە ناوی مەکتەبی سکرتارەتی گەشەپێدانەوە دەستخۆشی و سوپاسمان هەیە بۆ ئەوانەی کە هاوکار و سپۆنسەرمان بوون. سوپاس بۆ مەڵبەندەکانی هەولێر و کۆیە و سۆران و بەریتانیا یەکگرتوو. سوپاس بۆ لقەکانی خوشکان، چەپڵەیکان بۆ لێدەن. سوپاس بۆ گەشەپێدانی کۆیە. سوپاس بۆ گەشەپێدانی سۆران. سوپاس بۆ لقەکانی گەشەپێدانی هەولێر و دەوروبەر. کۆتا سوپاسیش بە ناوی مەکتەبەوە ئاراستەی هەردوو سەرپەرشتیاری زۆر بەڕێز جەنابی مامۆستا تەیب عوسمان و ماریاخان لە مەکتەبی سکرتارێتەکەین تا پرۆژەیەکی تری گەشەپێدان هەموو لایەکتان بەخواست پێرین. وەسەلام عەلەیکوم.